خۆشبەختانە شتێکی تریش زۆر زۆر سپاس یعنی ئەوە بە تایبەتیە بێ ینی ئەمە دائما بێ بەرەو پێشتوونی کوردستانمان لا شتێکی گرنگ بێ بەجددی ینی دەستخۆشی لە حکوومەتی خۆمانەکەین حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان چۆن سێری کە ئێستا دوهۆک دیقەت بدەی دوهۆک و زاخۆ هاوا وردە وردە کەوتونەتە نوێژەنکردنەوەی زیاتری بۆ نمونە شوێنی گەشتیاری بۆ ئیزافە ئەکەن شوێنی زیاتر بۆ ئەوەی گەشتیار هەر نایاتە کوردستان بڵێ سلێمانی دێمە سلێمانی و دێمە هەولێر نە چیان کردو هاتوون ئەو ناوچوانی چواردەوریشی بۆ نمونە سۆرانە ئیتر بە چواردەوری لای سنووری هەولێر و لای باڵەکایەتی و لای ینی زۆر زۆر شوێنمانێ و لەم لاشەوە لە سلێمانی لای هەڵەبجە و هەورامان و ئەوانە زۆر زۆر شوێنی گەشتیاریمانێ ئمە چیاکانیشمان زۆر ناوبانیان هەیە ئەی بێگومان وەکو قەندیل هەڵگور جای هەڵگور جای قەندیل سەفین شیرین گارە مەتین زمناکۆ و پیرەمەگرون زۆر زۆر ماشەڵڵا شاخ و داخمانەیە اینجا بام بیبەستمەوە بەم بابەتەی خۆمان ئەم گروپە گەشتیارانی خۆمان کە خۆشبەختانە ماوەیەکە لە کوردستان پایابوونە چیەکەن لە جاتی بێن بڵێن کاکە تۆ $500 بەرێ $600 بەرێ ئەتبینە ناوچەیەکی تر بۆ ئەتبینە تورکیا دوێنێرە نە مەبلەغێکی زۆر زۆر کەم وابزانم بەخوا گروپ ئەی بینم جارجار لە ڕیکلامە گروپەیە 15,000 گروپەیە 20,000 هەیە 25,000 هەیە 30,000 گەشتێکی جوانی کوردستانی خۆمانت پێ ئەکا ئەتباتە گوندی سەکران ئەلباتە گۆمی فێڵاو ئەلباتە دوکان بۆ نمونە گروپ تا گروپ فەرقەکە گروپەیە ئەم هەفتەی تەرخان کردو بۆ سنووری سلێمانی و ناوچە گەشتیارەکانی سلێمانیان هەولێر بە هەمان شێوە زۆر زۆر باشە من گەشتێکم تا ئێستا گەشتێکم کردووە لەگەڵ ئەو گروپە گەشتیاریانە زۆر زۆر خۆشە لەوێ لەسەر و ئەوەی کە هەمووشتان کوردن هەمووی کوردە و جارجارگە بیانی تیاابێ ڕێبەریشی لەگەڵە کە تۆ خۆت کوردی ڕێبەرت بۆ چییە زۆر زاڵی من کوردم ڕێبەرم بۆ چییە زۆر زۆر جوان دانیشێ شیکەرەوەی ئەوت بۆ کە ئەم شاخە بۆ ناوینراوە فڵان شاخ بۆچی چەند کەس لەم شاخە مەسەلەن کە هاتۆ بۆم ئەشکەوتە گیانی لە دەستداوە لەبەر سەختی شوێنەکە چەند ساڵ پێش ئێستا چەند هزار ساڵ پێش ئێستا خەڵک لە ناوی شارستانی تێدا بووە زۆر زۆر ئەوەیە دڵگیرە و شتێکی ترە من ئێستا لە بۆ پێش ئێستا وتم ئێمە بێ دایمە نابێت تۆ دایمە بۆ نڵی ڕەخنە دەستخۆشیش هەیە من دەستخۆشیێکی تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەی گەشت و گوزارەکەم کە هەوڵیان داوە ئەم ماوەیە بە جددی کە کۆمەڵێ شوێنی گەشتیاری نیوەکو پێشتر باسم کرد دروست بکەن کە هەش بێ بۆ نمونە کە هەش بێ بۆ نمونە شوێنێکی گەشتیاری یاخود تافگەکە نۆژەنی بکەنەوە بۆی بیپارێزن و ئەویش ناشناڵ پارکی سەکرانە کە بەڕووبەری 600 کیلۆمەتر دووجا بڕیاری دروستکردنی دراوە بە هاوکاری ڕێکخراوێکی نەمساوی کە کۆمەڵێک تافگە و کۆمەڵێک شوێنی تایبەت بە گەشتیارانی تیادا دروست دەکرێەوە خوا کوردستانمان هەر بۆ ئاوادان کاو بۆ ڕۆژ بە ڕۆژ ئارامی تا سەقامگیر بێت و خۆشە مەسەلەن کاوانێتکرا زۆر زار لەگەڵ برادری بیانی دانیشی کە ئەڵێ خەڵکی کوێی مەسەلەن بێنە پێشتاخۆ دەگەر کوردستانی خۆمان وەکو خواروو بایە بۆ منۆکو خواروی عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی ئەو ناوچانی کە شەڕ و ئاوەدانیکانیە کوشتن و بڕین و ئاوانی تیاوایە زۆر ناخۆش مەسەلەن کە بڵێ خەڵکی کوێی بڵێ فڵان شوێن کابرا ڕێک مەسەلەن وەکو بەزێ سێتەکە بەس وای لاتۆ کە ئێستا من وە زۆر جارەوەنیە لە لایڤیان لە شوێنێکە کە یەکێک ئەتبینێ ئەڵێ خەڵکی کوێ ئەڵێم کوردستان بۆ نمونە لەوەی نامەوە بێ بڵێ کوردستان بەس کە ئەڵێ ڕێشن کوردستان کە ئەڵێ کوردستان هەرێمی کوردستانی عێراق ئەڵێ ڕێک واسەکە ڕێک خۆی لە گوگل بۆنمە سێرچت بۆ کاسێرەکە زۆر زۆر بینا هەستێکی خۆش و جادۆبانێکی خۆش و خوا کوردستان هەر ئاوەدام کە و ئەو گروپە گەشتیارانش ڕۆژ بە ڕۆژ زیاتر بن هەتا ناوخۆی خۆمان ما بێ
شوێنی وا هەیە لەوەی باپیرانیشمان سەنایان بینی بێ بۆ حکومیەوەی کە طبعا ماشەڵڵا کوردستان ئەوەنە گەورەیە